سڵاو قوتابیانی خۆشەویست لەم ماوەی داهاتوو سێ ڤیدیۆی بەڕێز دکتۆر سەرسام خلیل شوانی بەڕێوەبەری تۆماری گشتی لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر سەبارەت بە خوێندنی ئێواران و پۆلیتەکنیک و چەند زانیاریەکی تر بۆ ئەوەی بەڕێز پێشکەشەکەین کە بە سوپاسەوە ڤیدیۆکانی بە ئێمەداوە بۆ ئەوی بڵاوی بکەینەوە هەرچەندە زانیاریەکان باسی ساڵی 2018-2019 ئەکات بەڵام گۆڕانکاریەکی زۆر بچووک ڕوویداوە لە ڤیدیۆکانە تا ئێستاکان و لە ڕێنمایەکان بۆیە بینەری بن شتی زۆر گرنگی تایە مامۆسای بەڕێز زۆر بە ووردی بە جوانی باسی پارالێل ئێواران و هەروە خوێندنی سیستمی پۆلیتەکنیکی کردووە باسی زانکۆی پۆلیتەکنیکی بە شێوەیەکی گشتی کردووە هیوادارین بینەری ڤیدیۆکان بن تاوەکو بە شێوازێکی جوان لە زانکۆی پۆلیتەکنیک و خوێندنی ئێواران و پارالێل هەروەها سیستمی پۆلیتەکنیک تێبگەن بە هیوای ئەوەی لەو سێ ڤیدیۆی کە پێشکەشتانەکەین سوودێکی زۆر ببینن. ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا سەرسام خلیل شوانی ئەندامی لیژنەی باڵای وەرگرتنەکەین بۆ پێشکەشکردنی پانەڵەکەی کە تایبەتە بە خوێندن لە ئێواران و بە سیستەمی پارالێل. بە ناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاس بۆ لێژنەی باڵای وەرگرتنی قوتابیان خوێندکاران لە زانکۆ پەیمانگە تەکنیکیەکان. زۆر سوپاس بۆ ئێوەی بەڕێز هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازین و هیوادارین ئەوەی کە شەونخۆنی و ماندووبوون و پلانەکانتان هەوڵتان داوە بە جۆش و خرۆشەوە کە قۆناغەکانی خوێندن لە سەرەتایی و ناوەندی و ئامادەی تەواو بکەن و بگەنە قۆناغەکانی زانکۆ. هیوادارین ئەو خەونە و ئەو پلانە و ئەو شەونخونیەتان بە فیڕۆ نەڕوات. بەڕێزان زۆر سوپاسی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی خودی جەنابی بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەکەین زیاد لە ساڵانی دیکە کە کاریان کرد بۆ ئەنجامدانی ئەم پانێڵە ئەم سیمینارە و خۆی لە خۆیدا دروستکردنی ئەو پانێڵە ئەو سیمینارە فاکتەرێکی گرینگە یاخود پاڵنەرێکی گرینگە بۆ ئەوەی بەڕێز کە ئاشنابن بە گشت سیستەمەکان ئەو سیستەمانەی کە لە زانکۆکان پێڕەو دەکرێت و ئەوەی کە گۆڕانکاری کراوە لەو ساڵی خوێندن سیستەمی کرێدت سیستەمی زانکۆلاین سیستەمی خوێندنی ئێواران پارالێل ئەوانە گۆڕانکارێکی ڕیشەیی کرایە لە شێوازی پێشکەشکردن. ئەوەی کە مەبەستمە بچینە سەر بابەتەکە و ئاماژەی بکەم ڕێنمایەکانی سیستەمی وەرگرتنی قوتابیان خوێندکارانە بۆ ساڵی خوێندنی 2018-19. بەڕێزان خۆی لە خۆیدا خوێندنی ئێواران سیستەمی خوێندنی ئێواران خۆی لە خۆیدا لە ناوەکەی ڕادیارە کە بریتێ لەو سیستەمەی کە لە دەوامی ئێواران واتە دوای کۆتایی هاتنی دەوامی بەیانیان لە دەوامی ئێواران ئەو سیستەمە دەست پێ دەکات. سیستەمی خوێندنی ئێواران کە لە دوای نیوەڕۆ دەست پێ دەکات و مەرج و ڕێنمایی تایبەتی بەخۆی هەیە و پلانی تایبەت بەخۆیە. ئێمە لێرەدا باسی گرنگترین ئەو گۆڕانکاریان یاخود ئەو شێوازی پلانی وەرگرتن دەکەن. پلانی وەرگرتن بۆ ئاشنابوونی بەڕێستان بریتە لەو پلانی کە لەلایەن بەشە زانستیەکان لە کۆلیژ و پەیمانگەکان دادەنرێت و بەرز دەکرێتەوە بۆ کۆلیژەکان لە دواییدا بۆ ئەنجومەنی زانکۆ لە ئەنجومەنی زانکۆ پەسەند دەکرێتن و لە دواییدا لە ئەنجومەنی وەزارەت یاخود لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بڕیاری بۆ دەردەچێت و جێبەجێ دەکرێت. پلانی پەسەندکراوی ئەو ساڵ لە زانکۆ حکومیەکان بەشەکانی ئێواران تەمان گۆڕانکاری بەسەردا هاتووە داخۆ لێرە دەرنەچووە کە سەداسەدی پلانەکان بە هەمان شێوەی پلانی بەیانیان دەبێت. بۆ نمونە بەشێکی وەکو بەشی کارگێڕی کارت مەسەلەن لە زانکۆ پۆلیتەکنیکی سلێمانی یاخود دهۆک ئەگەر 100 قوتابی دانراوێت بۆ بەشەکانی بەیانیان بە هەمان شێوە لە ئێوارانیش دەبێت بۆ شێوە بێتن. پارساڵ جیاوازبوو لە ئێواران فی 1.5 دەکرێت ئەگەر لە بەیانیان 100 بەیان لە ئێواران بۆتە بۆ هەر بەشێکی زانستی تا 150 قوتابی وەرەبگرێت. و تایبەت بە پێشکەشکردن بە شێوازی ئەلکترۆنی. طبعاً ئێستاکە شێوازی ئەلکترۆنی بۆ سیستەمی خوێندنی ئێواران سیستەمی خوێندنی پارالێل پێشنیار کراوە. بە خۆشحاڵیەوە لەلایەن
ئەنجومەنی وەزارەتەوە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا لێژنەی باڵا پێشنیار کرایە وەکو ساڵانی پێشوو فۆرمی ئێواران و پارالێل لە زانکۆکان بە شێوەی وەرەقی یاخود فۆرم دابەش نەکرێت لەبەر ئەوەی زۆر گرفت بۆ قوتابیان و هەتا خودی تۆمارە گشتیەکان و خودی قوبڵ مەرکەزی ناوەندی وەرگرتنی وەزارەتی خوێندنی باڵا دروستە بوو لەبەر ئەوە بە شێوەی ئۆنلاین پێشنیار کراوە لە ئێستادا قوتابیان خوێندکارانی خۆشەویست دەتوانن بە شێوەی ئۆنلاین بە هاوشێوەی سیستەمەکانی دیکەی وەکو کردوە و زانکۆڵین ئێواران و پەڕەڵێریش پڕ بکەنەوە. تایبەت بە نمرەی پێشکەشکردن گۆڕانکاری بەسەردادەی لە بەشەکانی کۆلیژەکان لەگەر بەشەکانی پەیمانکان بۆ نمونە لە زانستە مرۆڤایەتیەکان کارگێڕیەکان و خودی پەروەردەیەکان مەبەست لە کارگێڕیەکان مەسەلەن کۆلیژەکانی کاژێر و ئابووری لە زانکۆی سلێمان لە زانکۆی دۆک لە زانکۆی سڵاحەدین ئەو بەشانەی بۆ نمونە بەشێکی وەکو ئامارە بەشێکی وەکو ژمێریاری یاخود هەر بەشێکی دیکە کە ئیداری بیتن لەو سیستەمەدا نابێ قوتابی خوێندکار لە 65 کەمتری هەبێت. بۆ ئەوەی 65 بۆ ئەوەی بچێتە پێشبڕچێ گرنگی ئەو تەڵەبەی یاخود ئەو قوتابی کە 65 هەیە فۆرم تەقدیم کە بڵێن ناوم نەگەڕایتەوە لەبەر چ ناوت نەگەڕایتەوە لەبەرەوەی چێبڕچێ لەوانەیە تەقدیم کە بەس ناوت نێتەوە وا بۆ پەیمانگەکانیش بە هەمان شێوە بۆ پەیمانگە تەکنیکی حکومیەکان 55 دیاری کراوە ئەو 55 لەوانەیە بچێنە چێبڕچێ بەس لەوانەیە ناوەکەت نێتەوە بۆ نمونە لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە پاش ساڵ بەشی دەرمانسازی هەشتایەکان ڕاوەسە لە هەولێر بە هەمان شێوە 73 بەرەو سەرەوە ڕاستە لە هەمان کاتیشدا بۆ چونە پێشبڕچێ 55 دانرا بوو بۆیە بۆ ئێوەی بەڕێز خاڵی گرنگ ئەوەیە زۆربەی کات لە تۆمارە گشتیەکان و قوبڵ مەرکەزی ئەو شکالەمان دەبیتن ئەوەیە کە قوتابی دەرێ ئەمن 55 هەیە مەسەڵەن 6 هەیە بەس تەقدیمم کردێ ناوم ناتەوە بە پێی کورسەکان وەکی باسمان کرد سەرتاوە بە پێی پلانی پێشنیار کراو دەبێت بە پێی کورسەکان لە بەرزی بۆ نزمی دێتە خوارەوە. تایبەت بە ئەولەویەت ئایا پێشینە بۆ چ ساڵێک دەبێت تەمان ئەولەویەت و پێشینەی خوێندنی ئێواران بۆ ساڵی خوێندنی یاخود بۆ دەرچوانی ساڵی خوێندنی 2016 17 دەبێت لەبەر چی لەبەر ئەوەی ئەو قوتابیانە دەرفەتی زیاتریان پێ بدرێتن و تایبەت بە و ڕێژەی 170 پلان بۆوان دەبێت ئەگەر لە حالەتێک کە پڕ نەبووەوە ئەگەر پڕ بووەوە گرفتنی ئەگەر پڕ نەبووەوە بە دەرچوانی دیکەی دەرەوەی هەرێم و دەرچوانی ساڵانی دیکە دادەنرێت. بەڕێزان تایبەت بە تەمەن لە دەوامی ئێواران تەمەن ڕەچاو ناکرێت تەنها لە یەک حالەت نەبێ بۆ ئەوانەی کە بەشەکانی وەرزش کە تەمەنیان نابێت لە 30 ساڵ تێپەڕ بکات لەبەر چ بەشەکانی وەرزش لەبەرەوەی تایبەتمەندی خۆی هەیە و ئەوەی تایبەتە بە لیاقەی بەدەنی ئەو شتانەی کە توانای جستەیی بۆ دانراوە. لەوانەیە ئێوەی بەڕێز بپرسن گواستنەوە لە ئێواران بۆ بەیانیان دەکرێت طبعاً لە هیچ حالەتێک بۆ هیچ شێوەیەک لە ئێواران بۆ بەیانیان ڕێگە نادرێتن گواستنەوە بکرێتن و لەبەر چی لەبەر ئەوەی جیاوازی کۆنمرە هەیە. لەوانەیە بپرسن ئایا دەرچۆکی پەیمانگە لێرکوانە کە باس کراوە لە ڕێنمای شاتووە ئایا دەرچوانی پەیمانگەکان بۆیان هەیە پێشکەش بکەن بۆ زانکۆ نۆرماڵەکان هەر بە کورتی دەرچوانی پەیمانگەکان دوو ئۆپشنیان هەیە ئۆپشنێکیان ئەوەیە کە پێشکەش دەکەن بۆ زانکۆ پۆلیتەکنیکەکان ئۆپشنی دووەم ئەوەیە کە پێشکەش دەکەن بۆ زانکۆ نۆرماڵەکان زانکۆ نۆرماڵەکانیش پلان نابی لە 6 تێپەڕ بکات و نمرەکانیشیان نابی لە 6 تێپەڕ بکات ئەگەر هاوپسپۆڕی نەبوو لەو کاتێک کە هاوپسپۆڕی نەبوو لەسەر بنەمای کۆنمرەی ئامادەی دەچنە پێشبڕچێ. تایبەت بە هاندانی ئەو قوتابیانە کە یەکەمەکان دەبن ئەوایلەکان دەبن لەسەر ئاستی بەشەکان دەبەخشێن لە کرێی خوێندن ئەگەر یەکەم بێت لەسەر ئاستی بەشی خۆی بە ڕێژەی 175 دەبەخشێ ئەگەر دووەم بێت بە ڕێژەی 150 ئەگەر سێم بێت بە ڕێژەی 125. سەبارەت بە کاتژمێرەکانی داوامکردن بەڕێزان داوامکردن لە داوامی ئێواران و هاوشێوەی داوامی بەیانیان دەبێت نابێت لە 8 کاتژمێر کەمتر بێت ئەوانەی کە مختبەریان هەیە تاقیگەیان هەیە لەوانە زیاتریش بێت و بە هەمان پرانسیپەکانی دڵنیایی زۆری بە هەمان پرانسیپەکانی
دڵنیایی زۆری لەسەر خوێندنی ئێواران و لەسەر خوێندنی بەیانیانش جێبەجێ دەکرێت بۆیە هیچ جیاوازێک نییە تەنانەت لە تاقیکردنەوەکانیشیان دەبێت بە هەمان شێوە بێت زۆر پرسیار دەکرێتن ئایا بەشی یاسا لە ئێواران دەمێنێت یاننا طبعاً ئەوە بڕیاری وەزارەتی خوێندنەوەیە کە بەشی یاسا لە ئێواران نامێنێت دێنە سەر تەوەری دووەم سیستەمی پارالێل لەوانەیە زۆربەتان ئاشنا بن کە سیستەمی پارالێل چییە ئەمان سیستەمی پارالێل واتە هاوتەوری مەوازی لەگەڵ خوێندنی بەیانیان دەڕوات لە داوامی پارالێل مەجموعە گۆڕانکاریە کراوە لە سیستەمی هەم پلانی وەرگرتن هەم ڕێنماییەکانیش کە یەک دێن باسییان دەکەین یەکەمیان پلانی وەرگرتنە طبعاً سەدا 30 پلانی وەرگرتن تەرخان دەکرێت بۆ سیستەمی پارالێل بۆ گشت کۆلیژ و بەشەکان جگە سەدا 40 کە پلان دانراوە بۆ کۆلیژە تەکنیکەکان پلانی وەرگرتن ئەو بەشانێک کە لە پەیمانگەکان دەوامی ئێوارانیان هەیە سەدا 40 لە سەدا 50 بۆ ئەوانەی کە دەوامی ئێوارانیان هەیە طبعاً ئەو بڕیارەش بۆ درا کە تعویز بکرێتەوە ئەوانەی کە داوامی ئێوارانیان نییە بە داوامی بەیانیان بە پارالێل بۆ نمونە لە ئەو بەشانێک کە داوامی ئێوارانیان نییە سەدا 50 پلان بۆوانە بۆ نمونە لە بەشێک ئەگەر لە بەیانیان داوامی بەیانیان هەبێتون ئێواران نەبێت پارالێل سەدا 50 بۆویە ئەگەر پلان 100 کورسی بی لەو سەدا 50 دەبێتە پارالێل تایبەت بە تەمەنی پێشکەشکار تەمەنی پێشکەشکار گۆڕانکاری بەسەردادێتن بۆ نمونە بۆ کۆمەڵی پزیشکی ددان پزیشکی گشتی دەرمان سازی نابێت لە 35 ساڵ زیاتر بێت و لە بەشەکانی دیکە نابێت لە 40 ساڵ زیاتر بێت بە هەمان شێوە بۆ کۆلیژی ئەو کۆلیژانەی کە پەروەردەی وەرزشینە نابێت لە 30 ساڵ زیاتر بێت تایبەت بە نمرە ئەو خشتەمان دروست کردووە وەکو بە چاوڕۆنیەک بۆ ئەوەی بەڕێز لە کۆلیژەکانی پزیشکی گشتی پزیشکی ددان دەرمانسازی ڕەچاوی 30 نمرە لە کۆنمرەی وەرگیراو دەکرێت بۆ نمونە بەشێکی وەکو دەرمانسازی با بڵێن لە زانکۆی سلێمانی ئەگەر لەو ساڵی خوێندن کەمترین کۆنمرە 690 بوو 30 نمرە کەم دەکەوە ئەگەر جەناب 660 بێ بۆ تێ بچێنە و پێشبڕچێیەکە و نمونەی ئێستا ئەوەی لە بەرچاوی بەڕێستانە نمونەی ساڵی خوێن 2017 زانکۆی هەولێری پزیشکە کە لە خولی یەکەم و لە خولی دووەم بە شێوەی گشتی و پارێزگا بەم شێوە بووە بازانی لە پەڕەلێت گۆڕانکاری کراوە لە پەڕەلی گۆڕانکاری زۆر کراوە لەبەرەوەی دەرەجەکان جیاوازە لەوانەیە لە پزیشکی گشتی کە لێرە دەردەچووە 94.35 پزیشکی ددان و دەرمانسازیش لە 94 ڕاوسەیە کە لە ئەوەی بەیانیان لە 97 و 96 و ئەوانە ڕاوستەیە تایبەت بە کۆلیژی ئەندازیارەکان بە گشتی و یاسا ڕەچاوی 35 نمرە لە کۆنمرەی وەرگیراو دەکات بۆ نمونە لە زانکۆی دوهۆک بەشێکی وەکو یاسا ئەگەر 635 کۆنمرە کەمترین کۆنمرەی وەرگرت بێ قوتابیەک لە پەڕەلێل ئەگەر 600 هەبێ بۆی هەیە بچێتە ناو پێشبڕچێیەکە بۆ بەشە پزیشکیەکانی پەیمانگەکان بە هەمان شێوە نابێت لە 6 کەمتری هەبێ بۆ بەشەکانی دیکە نابێت لە 55 کەمتری هەبێ و سروشتی سیستەمی پەڕەلێل وایە نابێت 5 ساڵ بەسەر دەرچوونی قوتابی خوێندکار لە پۆلی شەشی ئامادەی تێپەڕ بێت پەیوەندیدارەکان دروست مفازەلە دەکرێت بە هەمان شێوامی بەیانیان لەوانەیە بپرسین دابەزین و گواستنەوە دەکرێت نەخێر بە هیچ شێوەیەکی دابەزین و گواستنەوە لەو سیستەمە ناکرێت لەبەر جیاوازی کۆنمرە و پێشکەشکردنیش بە هەمان شێوەی زانکۆڵان و کردوە و ئێواران دەبێت بەس یەک فەقەرە بەوەی تێبینی لای جەنابتان ئێوارانیش پەرالێلیش و زانکۆڵان بە هەمویان بۆیان هەیە لە زانکۆڵان تەقدیم بکەن بەس ئەگەر 5 ساڵ بەسەر دەرچوونی قوتابیە خوێندکارێک لە پۆلی شەش تێپەڕی بۆی هەیە بە شێوەی فۆرم کە بە ئالاتێک لە ڕێی وەزارەتی خوێندنی باڵاوە بە سوپاسەوە دانراوە ئەگەر قوتابیەک 5 ساڵ بەسەر شەشی تێپەڕی بوو و با دوودڵ نەبێتن لەوەی کە ناتەن لە زانکۆڵان تەقدیم بکە بە شێوەی فۆرم لە تۆمارە گشتیەکان لە مەڵبەندە ڕاوێژکاریەکان دەتوانێت سەردانیان بکات لەوێن دەر فۆرم وەربگرێت ئەوە بۆ پیشەیەکانیش بە هەمان شێوە هەر ڕاستە بەمەستی هاندانی قوتابیان خوێندکاران بە هەمان شێوەی خوێندنی ئێواران تەشجیعکردن هەیە لە بۆ دەرچووی یەکەم لەسەر ئاستی بەش 175 دەبەخشێ دەرچووی دووەم 150
دەرچووی سێم 125. زۆر سپاس.